لەم سەردەمەشدا نمونەی ئەوامان هەیە کەس نەڵێ مامۆستا بەخوا ئەوە خەیاڵات شتی وان نییە لەم سەردەمەش هەیە مامۆستای وا دەناسین سوپاس بخوا کەوا مسلمانان پیاوی ئاوای تێدایە الحەمدولله ئەگەر چەند دەقەیەک لە محازەڕەکەی و لە دەرسەکەی دوا بکەوێ حساباتی معاشەکەی دەکا بزانە دەقەی چەندی بەردەکەوێ ئەوەندەی کەوا لە دەرسەکەی لە دەوامەکەی دوا کەوتووە پارەکەی هەڵدەگرێت و بۆ خزمەتی ئەو ناوەندە بەکاری دێنێت کەواتەیدا دەرس دەڵێتەوە بەڵام مامۆستای ئاینی وا هەیە کەوا چەند نوێژێک بەرپرسیارەتی هەیە کە نوێژ بکات لە مزگەوتێک کەوا چەند نوێژێک لە سەفەرێکە لە شوێنێکە نەهاتوێ جەماعەتەکەی بکە معاشەکەی حساب کردو بەسەر ئەو نوێژانەی کەوا نەهاتووە چەندی کردووە بۆ خزمەتی مزگەوتەکە بەکاری هێناوە بەڵێ ئەو پیاوانەشەن بەڵێ پیاوی وا هەیە تەقاعود بۆ کەسێک بۆ کە لە کاتێک مۆزەف بووە دوای تەقاعود بووە هەستاوە کۆمەڵێک قەڵەم و کۆمەڵێک وەرەقەی بردووە بۆ ئەو دایرەی کە تێیدا مۆزەف بووە لەبەرەوەی ڕۆژێک لەوانەیە قەڵەمێکی ئێرم بەکارهێنابێ بۆ شتێکی شخصی وەرەقەکەم بەکارهێنابێ بۆ شتێکی شخصی ئەو لەبری ئەو شتانەکەوا بەکارم هێناوە ئەو حساباتانە هەن براکانم ئەگەر مۆزەفێک کاتێک لە دایرەیەک دادەنیشێ و موبایلەکەی بەدەستەوەیە و معاملە لەگەڵ ئەو دەکا و لەگەڵ ئەو دەکا و قسە لەگەڵ ئەو دەکا داماوێکیش لە شارێکی دوورەوە هاتووە بۆ یەک ئیمزا بە دیاریەوە ڕاوەستاوە خەریکی تەلەفۆنە بەخوا و تەلەفۆنی حساباتی لەسەرە برا حساباتی لەسەرە تو خەریک تەلەفۆنی خۆتی کابرایەکیش لە هەولێرەوە لە سلێمانیەوە لە شوێنێکی ترەوە هاتووە چاوەڕە ئیمزایەکی توێ بۆ تاخیری دەکەی ئەوە حساباتی لەسەرە